پارچێو باشترین جۆرەکانی خۆراک و خراپترین جۆرەکانی خۆراک بۆ پارچێو. ژەمی پارچێو ژەمێکی سەرەکی و گرنگی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە پێویستە بخورێت تا درەنگتر بخورێت باشترە. باشترین جۆرەکانی خۆراک بۆ پارچێو: یەک لەو خۆراکانە یەک قاپ ماست یان هێلکەی کوڵاو یان پەنیر. 2 نانی تیری یان هەورامی، ئاردیجۆ، ئاردی بۆر باشترە. واروەها 2 بۆ 3 دەنکە زەیتونیش باشتر دەبێت. 3 میوەیان سەوزەیەک، شووتی کاڵک و خیار و تەرۆزی و چەندین خۆراکی تر. 4 1 بۆ 2 بەرداغ ئاو، چا باشترە نەخورێتەوە ئەگەر خورایەوە لە 1 پیاڵە زیاتر نەخورێتەوە. پێویستە تا نیو سەعات پاش خواردن مرۆڤ پاڵ نەکەوێت و نەخەوێت. خراپترین جۆرەکانی خۆراک بۆ پارچێو: 1 برنج و شلە، 2 خواردنی سوورکراوە، 3 شیرینی و چەوری، 4 فاست-فۆد، 5 شەربەتی گیراوە و شەربەتی فرێش و خواردنەوە گازیەکان، 6 خۆراکی سوێر و پڕبەهارات و ترشیات و سوێرکراوە. هیوادارین ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و ڕەمەزانیش لە هەموو لایەک پیرۆز بێتن لە کلیل میدیاوە.